بەشێک لە ڕۆژنامەنووسان یاداشتێکیان داوە بە سەندیکای ڕۆژنامەنووسانی سلێمانی و داوا دەکەن بە دوواداچوون بکرێت بەرامبەر ئەو میدیانەی کە لە 16 ئۆکتۆبەر دۆخی ناوچەی کەرکووک و دروستخورماتیان شڵاقان. سەندیکای ڕۆژنامەنووسانیش دەڵێت ئەوان لەگەڵ سزادانی هیچ میدیایەک نین، بەڵام ئەوانەشی سنوور دەبەزێنن، دەبێت لێ پێچینەوەیان لەگەڵدا بکرێت. ئەوەی کە هەنێ لە کەناڵەکان بە تایبەتی کەناڵی ڕوودا و کوردستان 24 کردیان ئەنجامیاننا مەبەستێکی دیاریکراوی لە پشتەوە بوو بە دلیلی ئەوەی بە بەڵگی ئەوەی کە دوای گەیاندنی پەیامەکەی خۆیان دوای گەیاندنی ئەو ئەرکەی کە ئەوەیە میدیان نەیکردایە وازیان لە ڕووماڵکردن هێنا. شێوەیەکیان لە شاری کەرکووکا دروست کرد بە سەدان هەزار خەڵک ئاوارە بوو. کۆمەڵای حاڵەتیان دروست کرد کە باسی پێشمەرگە بە داخەوەڵێم کە باسی پێشمەرگە بە نەگونجاو بنالە بار و شەی ناشرینیان تیا بەکار هێناوە. ئەمانەوێ نەگاتە ئەوەی کە خۆمان دەم کوتی میدیا بکەین. ئێمە ئەمانەوێ بە میدیاکان ئاگادارکەینەوە کە کاری میدیایی کارێکی پیرۆزە، کاری میدیایی ئەوەیە کە تۆ بتوانی خەڵک هێورکەیتەوە، بتوانی ڕاستیەکان بگەینی، نەک ئەوەی کە تۆ وەک میدیا لایەنێکی حیزبێک لایەنێک تەخوینکەی لایەنێک تۆمەتبارکەی ببێ ئەوەی بەڵگەیەکت لە بەردەسابێ ببێ ئەوەی کە بتوانیم سبێنێ بەرگری لەو هەڵوێستت بکەی. هێندێک لە ڕۆژنامەنووسان نیگەرانن لەم دۆخە، دەڵێن لە جێگەی ترساندنی خەڵک بە ناڕاست با هەواڵ و ڕووماڵەکان وەکو خۆی پیشانی خەڵک بدرێت لە پێناو جێبەجێکردنی ئەجەندای حیزب و میدیاکانیان. با هێندێک بەرپرسانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن. سەرۆکی داواکاری گشتیش بە وەکالەت لە نووسراوێکدا داوا دەکات میدیاکان ڕەچاوی ئەم دۆخە بکەن و خۆیان لە زەقکردنەوەی کێشەنێ خۆیەکان بپارێزن، بە پێچەوانەوە ناچار دەبن بە جوڵاندنی داوای سزایی دژی هەر کەناڵێک سەرپێکی بکات. بەڵام ئێمە لێرە هەمری زەبێ پرسیار بکەینەوە ئەم جارە بۆچی؟ ئەی باشە ئەوە گەر شەڕی داعش بخۆ ئەم جارە ناوخۆ بوو ئەمڕۆ لە خراپەت چی بوو جێڕایان؟ بەڕاستی من هەمیشە وتومە قسەی میدیاکارێک، بێژەرێک، پێشکەشکارێک، قەڵەمی ڕۆژنامەنووسێک بەقەدر ئەو فیشەکە ترسناکە کە لە لای دوژمنەوە دەرەچێت. بەداخەوە میدیا وای کرد کە ئێستا شارێکی وەکو کەرکووک لە دەست بدەین. ئەمیش بۆ میدیا بەتەنیانە ئێمە هەمیشە وتومانە بە تەواوەتی ئەم دۆخی ئێستا ئەومان بۆ ڕوونەکاتەوە کە میدیایەک نییە بەنای میدیای سەربەخۆ، کە ڕۆژنامەنووسێک نییە بەنای ڕۆژنامەنووسێکی بێلایەنەوە. هەژمونی حیزب لەناو هەموو کای و سێکتەرەکانە بە تایبەت لە میدیا. لە ساتەوەختی هێرشەکانی حەشتی شەعبی و سوپای عێراق بۆ گرتنەوەی ناوچە کوردی و کێشە لەسەرەکان هەر میدیایەک و بە شێواز و سیاسەتی خۆی ڕووماڵی ئۆپراسیۆنیەکانی دەکرد. ئەوانەی کە ئاوارە بوون دەیانوت میدیا کوردیەکان هێندەی ترسیانە دڵی خەڵک چاند و هەر ئەوەش بوو وای کرد کەرکووک و ناوچەکانی تر چۆڵ بکرێت. ڕۆژنامەنووسانیش دەڵێن ناکرێت بۆ پیادەکردنی سیاسەتی حیزب و کەناڵ سەدان خێزان ئاوارە بکرێن. ڕامێ عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.